بەنای خوای بەخشندەی میهرەبان، ئەندامانی بەڕێزی پەرلەمان هاوڵاتیانی هەرێمی کوردستان، ئەمڕۆ 1/9/2022 دەستپێکی وەرزی پاییزەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە کاتێکە ڕاگەیەنین کە عێراقی فیدراڵ بە دۆخێکی سەختدا تێدەپەڕێت و هێشتا لە چاوەڕوانی ئەگەری نەخوازرا و بەدەر لە حکمی عەقلۆلۆژیکدایە و نەگرتنەبەری بژاردەی گفتوگۆ وەک میکانیزمی عەقڵانی گەیشتن بە چارەسەری کێشەکان لە ڕێگەی دیالۆگی بنیاتنەرانە بۆتە هۆکاری لێکترازان و جۆرێک لە نەسەقامگیری سیاسی، کۆمەڵایەتی، دەرونی، ئابووری، ئەمنی ئەوتۆ کە پێشبینیکردنی ئاکامەکانی هەروە ئاسان نییە و وڵاتەکە بە ئاقاری چارەنووسێکی نادیاردا هەنگاوەنێ. لەم نێوەندەدا و لەو ڕوانگەیەی هەرێمی کوردستان بەشێکە لەو دەوڵەتە فیدراڵیەی کە لە هەموو ڕوویەکەوە دۆخی مەترسیدارە و ناکرێ پێمان وابێ پریشکی بەر ئێمەش ناکەوێ، داواکارین لە هێز و لایەنە سیاسیە کوردستانیەکان بە جیاوازی بیر و باوەڕ و بۆچوونی سیاسیانەوە گوتاریان یەک بخەن و ڕیزەکانیان تۆکمە بکەن و بۆ ئەوەی بە حکمت مامەڵە لەگەڵ دۆخی نوێی عێراقا بکەین و هەوڵ بدەین ڕۆڵی ئەرێنی لە کوژاننەوەی ئاگری شەڕی بەرەکان و لایەنە ناکۆکەکاندا بگێڕین و هەرێمەکەشمان لە پریشکی ئەو دۆخە نەخوازراوە بپارێزین. هاوکات پشتیوانی دامەزراوە دەستوریەکانی هەرێم و بە تایبەت حکوومەت بکەین لە بەهێزکردنی سەنگەرەکانی پێشمەرگە و تواناکانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بۆ ئەوەی نەهێڵین بۆشایی ئەمنی دروست ببێ، بە تایبەت لە ناوچە سنووریەکان و هاوسنوورەکان لەگەڵ ناوچە جێناکۆکەکان. هاوکات لەو ڕوانگەی بەهێزی هەرێمەکەمان و پارێزراوەی قەوارەی سیاسی و دەستوریەکەی لە ڕەزامەندی و متمانەی هاوڵاتیاندایە بە خودی قەوارەکە و سیستمە سیاسیەکەی ئەرکی ئێمەیە لە پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و حکوومەتیش وەک دوو دامەزراوەی دەستوری متمانە پێدرا و لە پەرلەمان کە بە وریاییەوە مامەڵە لەگەڵ خواست و داواکاریەکانی هاوڵاتیانی خۆمان بکەین و پرۆسەی چاکسازی لە سیستمی سیاسی و ئابووری و کارگێڕی و داراییدا بکەینە ئامانج و ئەرکی بەردەواممان وەسڵ لە تەگەرە و ئاستەنگ و ئاڵنگاریەکان نەکەینەوە، وەک چۆن ئەرکی هاوڵاتیانیشە لە پێناو دوورخستنەوەی پریشکی ناسەقامگیری و پاراستنی قەوارەی دەستوری هەرێمدا ئەوەی کراوە نادیدەی نەگرن و هاوکات بەردەوامیش بن لە چاودێریکردنی دامەزراوە و دام و دەستگاکان و پێشێلکاری و گەندەڵی و بە هەدەردان لە کەس قبول نەکەن و دەستبار و پشتیوانی دامەزراوەکان بن لە هەموو هەوڵ و دەست پێشخەریەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و پیسخۆری و بە هەدەردانی مڵک و ماڵی گشتی. ئەندامانی بەڕێزی پەرلەمان، دوایەم پێشەکیە بە پێویستیە زانم سەبارەت بە ئەرک و دەستکەوت و ئاستەنگەکانی بەردەم پەرلەمان چەند خاڵێک بخەمە ڕوو. یەکەم، وەک لای بەڕێستان ئاشکرایە هەرێمی کوردستان پێویستە خاوەنی دەستورێکی تایبەت بەخۆی بێ بەپێی ئەو مافەی کە لە مادەی 120 دەستوری هەمیشەیی عێراق پێمان دراوە، بە تایبەت کەبوونی دەستور ئەبێتە قەڵغانێک بۆ پاراستنی ماف و ئازادیە گشتیەکان و ڕێکخستنی دەسەڵات و پەیوەندی نێوان دامەزراوە دەستوریەکان و چەتر و مەرجعی ئەو یاسایانەی کە لە هەرێم دەرەچن. لەو ڕوانگەیەوە ئامادەکردنی ڕەشنووسی دەستورێک بۆ هەرێم زەرورەتێکی حەتمی بووە و لە ئێستاشدا هەمان زەرورەت و حەتمیەتی هەیە. لە ئەسڵدا دەبوو لە ساڵی 1992ەوە دەستورێکمان هەبوایە. لە ئێستاشدا بە تایبەت دوای ئەوەی دامەزراوەکانی هەرێم زیاد لە جارێک داوای یاساییان لە بەردەم دادگای ئیتیحادی لەسەر تۆمار کراوە بەهۆی نەبوونی دەستور و بە پاساوی نەبوونی پاڵپشتی دەستوری بۆ کاری دامەزراوەکان و هەرچەندە ڕاوێژکاران و نوێنەرانی یاسایی پەرلەمان توانیان هەردوو داواکە لە بەرژەوەندی پەرلەمان ببەنەوە، بەڵام هەر مایەی جۆرێک لە ئیحراجیە کە نەیاری سیاسی هەرێم لە بەردەم دادگادا نەبوونی دەستور و کەم تەرخەمی خۆمانمان بەرامبەر بە مافێکمان بیر بخاتەوە. بێگومان
دەشێت ئەو پرسیارەش بکرێ کە ئایا لە ئێستادا و لەم قۆناغە هەستیارەدا نووسینەوەی دەستور گرنگترە یان ئەنجامدانی هەڵبژاردن. لە ڕاستیدا دەڵێین هەردووکیان گرنگی خۆیان هەیە و ئامانجی لە پێشینەن و هەنگاوەکانی ئامادەکردنی ڕەشنووسی دەستوری هەرێم ڕێگر نابێ لە تەواوکردنی هەنگاوەکانی ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی گشتی لە هەرێمی کوردستان ئەگەر بەڕاستی ئیرادەیەکی سیاسی کاریگەر و کارە لە پشت هەردوو پرۆسەکەوە بێ. دووەم، لە بنەڕەتدا هەڵبژاردن میکانیزمێکی ئاشتی خوازانەیە بۆ گەیشتن بە ئامانجی باڵای خزمەتکردنی باشتری خەڵک و گۆڕینی واقع بەرەو باشتر. بۆیە لەم قۆناغەدا ئەرکی ئێمە و سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە هەوڵی زەمینە سازی و نزیککردنەوەی هێزە سیاسیەکان بدەین بۆ ئەوەی لێکتێگەیشتنی هاوبەش بکەنە بنەمای کارکردن لە پێناو ڕێککەوتن لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بۆ ئەوەی لە نزیکترین کاتی گونجاودا پرۆسەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ. هەرچەندە بەڕوونی لە ڕووی ژمارەیەوە دیارە کە لە 6/11 کەوادەی تەواوبوونی ماوەی یاسایی خولی پێنجەمی پەرلەمانە خولی شەشەم دەست بەکار نابێ و ئەمەش ئاڵنگاریەکی سیاسی و یاسایی قورس و هەستیارە و دەبێت بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ چارەسەرکردنی و دروست نەبوونی بۆشایی یاسایی دامەزراوەکان لە هەرێما بکەین بۆ ئەم مەبەستەش ئەرکی هاوبەشمان دەکەوێتە ئەستۆ. سێم، هاوکات لەگەڵ کۆمسیۆنی هەڵبژاردن دوو دامەزراوەی گرنگی هەرێمی کوردستان دەستەی دەستپاکی و دیوانی چاودێری دارایی لە ئێستادا ماوەی یاسایی خۆیان تەواو کردووە و وا پێویست دەکا پاڵپشت بە یاسابەرکارەکان ڕێکارە یاساییەکانیان بۆ ئەنجام بدرێ، هەرچەندە پێشتر و بۆ ئاسانکردنی کاری لیژنەکانی دانوستان لەگەڵ حکوومەتی فیدراڵی بە شێوەی کاتی ویلایەتی سەرۆکی دیوانی چاودێری دارایی لەلایەن پەرلەمانەوە چارەسەرکرا، بەڵام لە ئێستادا هەردوو دامەزراوەکە کێشەی یاسایی و کۆتایی هاتنی ماوەی یاساییان هەیە. ئەمە لە کاتێکدا هەردووکیان دوو دامەزراوەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵین، یەکێکیان دامەزراوەیەکی سەر بە پەرلەمانە و یەکێکیان لەژێر چاودێری ڕاستەوخۆی پەرلەماندایە و بەداخەوە ئەیڵێم ئێمە لەم ئەرکەدا لە ئاستی خوازدا نەبووین. چوارەم، سەبارەت بەو ئەرکانەی کە پەرلەمان تا ئێستا ئەنجامی داون. یەک، کۆی ئەو پێشنیاز و پرۆژە یاسا و بڕیارانەی تا ئەمڕۆ ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کراون 132 پێشنیاز و پرۆژە بوون. 45یان یاساکاریان تێدا کراوە و بوون بە یاسا و بڕیارە یاسا. لەوانە 25یان پێشنیاز بوون و 20یان پرۆژەی دەسەڵاتی جێبەجێکردن بوون. هاوکات 54یان لەلایەن لیژنەی یاسایی یان حکوومەت یاخود ئەنجومەنی دادوەری ڕەتکراونەتەوە. 12یان تا ئێستا وەڵامیان لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە نەهاتوەتەوە. 7یان بەپێی مادەی 79 پەیڕەوی ناوخۆ ئاراستەی لیژنەی یاسایی کراون بۆ بڕیاردان لەسەریان. 14یان ئێستا لەژێر پرۆسەی یاساکاریدان و ئومێدەکەین بتوانین زۆرترینیان پەسەند بکەین و لە ئێستادا هیچ پرۆژە یان پێشنیازە یاسایەک لای دەستەی سەرۆکایەتی نییە و ئێمە لە 100% ئەرکی خۆمان بەپێی پەیڕەوی ناوخۆ جێبەجێ کردووە. دوو، ئەو بابەتە گشتیانەی کە بۆ مەبەستی گفتوگۆ لەگەڵ حکوومەت بەپێی مادەی 66 پەیڕەو یان لەلایەن لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان یان لەلایەن خودی حکوومەتەوە بەپێی مادەی 53 پەیڕە و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کراون ژمارەیان 45 یاداشتی تایبەت بە بابەتی گشتیە. 28یان خراونەتە بەرنامەی کار و دانیشتنیان لەبارەوە کراوە. 11یان ئاراستەی لیژنامیشەیەکانی پەرلەمان کراون بۆ ئامادەکردنی راپۆرتی زانیاری و داتاکان. 4یان تەنها بە یاسا چارەسەر دەبن و ئەنجامدانی دانیشتن بەپێی مادەی 66 و ڕاستپاردە بەپێی مادەی 67 بابەتەکە چارەسەر ناکا. 2یان چارەسەر بووە و پێویستی بە دانیشتن نییە و لە ئێستادا هیچ یاداشتێک لە لای دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نییە و ئەوەی پەیڕەوی ناوخۆ بە پێویستی گرتووە سەرۆکایەتی ئەنجامی داوە. 3. تا ئەمڕۆ 4300
312 پرسیاری نووسرا و زارەکی بەپێی مادەی 58 پەیڕە و لەلایەن پەرلەمانتارانەوە ئاراستەی حکوومەت و دامەزراوە پەیوەندیدارەکان کراوە و 3862 پرسیار وەڵام دراوەتەوە و 451 پرسیار وەڵام نەدراوەتەوە. پێنجەم، هاوتەریب لەگەڵ جێبەجێکردنی ئەو ئەرکانەی لەسەرەوە ئاماژەمان پێدان. لە ساڵی چوارەمماندا بە پێویستی ئەزانم باس لەو ئەرک و پابەندیانە بکەم کە ئەنجاممان نەداون و ئاستەنگ و هۆکاریشی ڕوون بکەمەوە. یەک، پەسەند نەکردنی یاسای بودجە کە یەکێکە لە سەرەکیترین ئەرکەکانی پەرلەمان و هاوتەریب لەگەڵ ئەرکی یاسادانان و چاودێریکردندایە کە لە بنەڕەتدا ئەرکێکی تەواوکاریە لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن، چونکە بە پێی یاسای دارایی کارپێکرا و لە هەرێمی کوردستان دەبێ پرۆسەی ئامادەکردنی پرۆژەکە و ڕاستاندنی لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکان و دوجار ئەنجومەنی وەزیران تەواو ببێ دواتر ئاراستەی پەرلەمان بکرێ وەک پرۆژە یاسا. بەڵام بەداخەوە ئەوە دووەم کابینەی حکوومەتە بە بیان و پاساوی جیاجیا ئەم ئەرکەی خۆی جێبەجێ ناکات و زیاتر لە 9 ساڵە کۆکردنەوەی داهات و خەرجی لەم هەرێمەدا بەبێ پشتیوانەی یاسایی بەڕێوە دەچێت. لە کاتێکا دەبوو حکوومەت ئەم ئەرکە لەگەڵ پەرلەمان بەش بکات و پێکەوە بەرپرسیارەتی شێوازی خەرجی و هاوسەنگی مافی شار و شارۆچکە و چین و توێژە جیاوازەکان لە ئەستۆ بگرین. بۆیە ئەگەر چی ئەم بابەتە درەنگ و دووبارەش بێ ئەمانەیە حکوومەت لەو پابەندی یاسایە ئاگدار بکەینەوە و ڕایەگەێنین کە پێویستە پرۆژە یاسای بودجە بنێرنە پەرلەمان و چیتر بەردەوامی بم پێشێلکاری یاسایە نەدەن بۆ ئەوەی ئێمەش بتوانین ئەرکە یاسایە تەواوکاریەکەی خۆمان ئەنجام بدەین. دوو، سەرەڕای ئەوەی ئەو پێشنیاز و پرۆژە یاسایانەی کە تا ئێستا پەسەند کراون گرنگ و بایەخدارن لە نێو سیستمی قانونی هەرێمەکەماندا و توانی ومانە بە هەم ئاهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ژینگەی یاسایی گونجاو و لەبار بۆ کەرتە ئابووریە زیندوەکانی وەکو کشت و کاڵ، گەشت و گوزار، بازرگانی، پیشەسازیش تا ڕادەیەک بڕەخسێنین و پەرەپێدانی کەرتە ئابووریە نانەوتیەکان بکەینە ئامانج کە ئاکامی لە ئایندەی نزیکا دەرەکەوێ یاساگەلێکی تر هەن کە ئامانجی پەرلەمان بوو لەم خولە پەسەنیان بکە بەڵام زەمینەیان بۆ نەڕەخسا و بەهۆی ئەو بارگرانی دارایی کە لە جێبەجێکردنیاندا دروست دەبێ لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕەت کرانەوە لە هەرە گرنگترینیشان پێشنیازە یاساکانی بیمەی تەندروستی و بیمەی کشت و کاڵی و چاودێری کۆمەڵایەتی گشتگیرن. شەشەم، سەبارەت بە ئەولەویەت و کاری لە پێشینەوەی ئەم وەرزە بە پێویستی ئەزانم بە بەڕێستان و ڕای گشتی ڕابگەێنین کە یاسای پێکێنانی لیژنەی ئامادەکردنی ڕەشنووسی دەستور و بابەتی هەڵبژاردن بە یاسا و کۆمسیۆنەوە لە پێش هەموو ئەرکەکان و پێشبینی و چاوەڕوانیمان ئەوەیە کە لە ڕۆژانی داهاتوودا لە کۆبوونەوەی لووتکەی هێزە سیاسیەکان لە سەرۆکایەتی هەرێم ڕێکەوتن سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن و بابەتەکانی پەیوەست بە ئەم پرۆسەیە بکرێ بۆ ئەوەی ئێمەش لە پەرلەمان ئەرکی خۆمان جێبەجێ بکەین. هاوکات داوا لە سەرۆکایەتی لیژنەی یاسایی یەکەم کە ئەرکی خۆیان لەگەڵ ئەندامانی تری لیژنەکە و بەشێک لە فراکسیۆنەکان لە ئامادەکردنی پێشنیازە یاسایەک بۆ پێکێنانەوەی لیژنەی ئامادەکردنی دەستور بۆ ڕاپرسی جێبەجێ بکەن. هاوتەریب لەگەڵ ئەم دوو ئەرکە بنەڕەتیە پەسەندکردنی پرۆژە یاساکانی پەروەردە و کار کە دوو یاسای زۆر گرنگن و ئەو پێشنیاز و پرۆژانەی کە راپۆرتیان ئامادە دەبێ ئەرکی هاوبەشی سەرۆکایەتی و لیژنەکان و کۆی پەرلەمانتارانە بێ. هاوکات داوا لە ئەنجومەنی وەزیرانەکەم کە پەلە بکەن لە ناردنی هەردوو پرۆژە یاسای خانەنشینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و وەبەرهێنان کە تا ئێستا زیاتر لە جارێک دووپاتیان کردوتەوە کە هەردوو پرۆژەکە ئامادەن و هاوکات بە پێویستی دەزانین وەک تەواوکاری بۆ یاسای کار پرۆژە یاسای خانەنشینی کەرتی تایبەت و دەستەبەری کۆمەڵایەتیش کە لە قۆناغی ئامادەکردندایە ئاراستەی پەرلەمان بکرێت. بەڕێزان، لە کۆتاییدا داوا لە ئەندامانی بەڕێزی پەرلەمانەکەم کە لە پرۆسەی بەدواداچوون و چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن بەردەوام بن و بە کۆکردنەوەی داتا و زانیاری و دوکۆمنت یادداشت و داواکاریەکانیان دەوڵەمەند بکەن و
داوا لە لیژنە هەمیشەیەکانی شەکەم بە زووترین کات راپۆرتی وردی ئەو بابەتە گشتیانە ئامادە بکەن کە پێویستە پەرلەمان گفتوگۆیان لەبارەوە بکات بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کۆبوونەوەی بەرهەمدار و بە ئاراستەی خزمەتکردنی هاوڵاتیان و جێبەجێکردنی داواکاریەکانیان ئەنجام بدەین. هەر شاد و سەرفراز بن.